سڵاوێکی پڕ لە خۆشەویستی لە بینەرە ئازیزەکانی دیاری کورسات ڕۆژی هەموو لایەکتان قبول بێت بە هیوای ئەوەی کە هەمیشە دڵخۆش بن. ئەم شەویش گەڕینەوە لاتان خۆشحاڵم کە ئەبمەوە میوانی ماڵەکانتان. ئازیزانم دیاری کورسات شەوانە کاتژمێری 11 بە درێژایی مانگی ڕەمەزان لەگەڵتانە بەردەوام ئەبێت بە سپۆنسەری شەو مارکێتی سلەیمانی ڕەمادە ئێمێرالد شێری بەلەنجە بوتیک بەرەبدروی یاقوت. ئێوە ژەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندیەکان وەربگرن و چانسی خۆتان تاقی بکەنەوە. هەروەها دیارەکانمان لەناو بەرنمەیە بڕی $50 هەروەها پاکێجێک لەلایەن شەو مارکێتی سلەیمانیەوە ئەتوانی بڕیتە ئەوە بازاڕی پێداویستەکانی خۆ دابین کەی لە ڕێگەی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە. هەروەها ژەمەخوانێکی بەربانگ بۆ خێزانێکی سێکەسی لە ڕەمادە ئێمێرالد واتە خۆت و دوو کەسی تر لە ئازیزانت لە خێزانەکەت ئەتوانن بڕۆنە ئەوێ و کۆبوونەوەی خۆشیتان هەبێت. ئێمە جگەل لەم دیاریانی لەناو بەرنمەیە کورسات ئێوەی لەبیر نەکردووە دیارێکی تایبەتی بۆ ئامادە کردوون ئەویش ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 0 کیلۆمەترە. من ئێستا باسێکی کوردی ئۆتۆمبیلەکەتان بۆ کەم و دواتر ئەچینە لای پرۆمۆکەی. براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربووی 4 پستۆنە هەروەها هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدە بەسمە و توانای ئیشپێکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجە کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆسپۆرت. ئێستا ئێمە پرۆمۆی ئۆتۆمبیلەکە ئامادەیە ئەچینە لای پرۆمۆکە و دواتر ئەگەڕێینەوە دەسەکەین بە پرسیارەکانمان. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقی بکەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد. دووبارە گەڕینەوە لاتان ئێستا لە بڕگەی یەکەمین بڕگەی ناسینەوەی وێنە کیژانمان لەگەڵا لە سلەیمانیەوەم کاتت باش؟ باسی بەڕێز زۆر سپاس تۆ چۆنی؟ من زۆر سپاس یاخوا هەمیشە باش بیت. سەلامت مانگی ڕەمەزانە پیرۆز بێت؟ پیرۆز بێت. ئاسان پەیوەندەکەت بۆ وەرگیرا یاخود زۆر هەوڵەیە؟ وەڵایی لە دوێنێ شەو هەوڵەیە. خۆشحاڵین کە توانیت پەیوەندیەکە وەربگری. وێنەکانە بینی لەسەر شاشە؟ نەوەڵات تەلەڤیزۆنم لا نییە. زۆر باشە کەواتە لە تەلەفۆنەکەەوە بەڵام ئەم بڕگەیە پەیوەندی بە ئەوەیە کە تۆ تەلەڤیزۆنە لە بەردەما بێت تاوەکو وێنەکان ببینیت. ئێمە ئەوە کێشەیەک ئەبێت ئەبێ بمان بووری کە ناتوانیت لەم بڕگەیە و لە پەیوەندی ئەم شەوە چانسی ئەوەت هەبێت کا پەیوەندی ئەوە ئێستا تەلەڤیزۆنم لایە؟ ئێستا هەتا؟ بەڵێ. زۆر باشە من پرسیارەکەت لێ یەکەم زانیاریەکەت بۆ ئەخوێنمەوە دواتر تۆ وێنەکە هەڵببژێرە باشە؟ باشە. زۆر باشە. خاوەنی سرودی هەر کوردینە. خاوەنی سرودی هەر کوردینە. کام لەم کەسایەتیانەیە کام لەم وێنانەیە؟ وەڵایی جاری تر دووبارەی تۆ باش جملەم نییە. زۆر باشە. خاوەنی سرودی هەر کوردینە. تکایە ئاگاداری من بە خاوەنی سرودی هەر کوردین. هەر کوردین؟ بەڵێ. ئەی؟ تۆ ئەڵەی ئەی کێیە؟ ناوەکەیمان پێ بڵێ؟ ناوەکەی وەڵایی نازانم. ئەبێ ناوەکەیمان پێ بڵیت؟ ناوەکەی نازانم وەڵایی. ئاگاداری کات بە کاتەکە تەواوە بێت بەداخەوە کاتەکە تەواو بوو نەتوانی ناوەکەمان پێ بڵێ. سیاسەتمەدار و ڕۆژنامەنووس و نووسەری گەورەی کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەد دڵنیام هەمومان کە ناویمان زانیوە ڕۆژانێک بینیومانە خاوەنی چەندین ڕۆمان و کتێبی ئەدەبیە. درود بۆ ڕۆحی پاکی لە هەمان بڕگەیە ئەمێنینەوە بڕگەی یەکەم بڕگەی ناسینەوەی وێنەیە. بزانین کێمان لەگەڵا بێ. هێمام کاتت باش؟ ئەم کاتت باش؟ ئەلو باشی؟ زۆر سپاس تۆ چۆنی؟ مەمنون زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت؟
لە تۆش پیرۆزێ. دەنگی تەلەڤیزیۆنەکە کسکەی بە ئەرەگ نەبێت؟ تکایە ئاگاداری من بە گوێت لە منە؟ ئەلو خاتون گوێت لە منە؟ گیان بەڵێ جملێ. زۆر باشە ئەم بڕگەی کاتی هەیە سێ وێنێتە سەر شاشە من زانیاریت پێ ئەڵم تۆ دواتر پێ مەڵی کام وێنەیە. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ. بەختێکی باش بۆ تۆ. ئەنیمەیشنێکی ئەمریکیە و لە ساڵی 1940 لەلایەن هەردوو دەرهێنەری ئەمریکی ویلیام هانا و جۆزێف لاربیاوە دروست کراوە. کامیانە؟ پێیسەر بە ئێوبیستی جوابمەوە؟ ناوەکەشیمان پێڵێ و بە ئەیبوسی ژەتوانی جوابمان بیتەوە بەس ناوەکەیمان ئەوێت. ئاگاداری کات بە؟ ناوی دەرهێنەرەکەیان چی بڵێم؟ نەخێر ناوی بەرهەمەکە تێنەگەشتووی لە پرسیارەکە؟ بەڵێ بەڵێ تۆم و جێری؟ دڵنیای؟ بەڵێ. باشە با بزانین وەڵامەکە دروستە یاخود نا. پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕەمادە ئێمەراڵدەوە کۆبوونەوەی خۆشیتان هەبێ و بە خۆشی بچن. بزانین شادانمان لەگەڵ ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ بەڵێ ئەم کاتەوە باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. زۆر سپاس مەمنون. باشە بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ. باشە شارەزای بڕگەکەی؟ بەڵێ. باشە لە چ بوارێکا شارەزاییت هەیە کە پرسیارەکەت لێکین بزانین ئەتوانی لە چ بوارێکا وەڵاممان بیتەوە؟ وەڵی بڵێم چی نازان بابێ دەستە شارەزای دڵنیانیت؟ شارەزاییمانە بێت. بۆ چانس لێگەڕی وایە؟ بەڵێ وڵا دەرنێکە چاوەڕێندەوەی کەم ڕۆژەوە خەریکی تر بەش مشڵاشان زیاوەرماتێت. زۆر باشە بۆ هیوای بەختێکی باشە هەبێ بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە وێنەکانە بینی لەسەر شاشە؟ ئیشەڵا جارێ نەهاتبوونەوەڵە. باشە بۆتە خوێن مۆزانیارەکەت پێڵم هەتاوەکو وێنەکانە بینی باشە؟ بە یەکەم بڵاوکراوەی کوردی دادەنرێت. بە یەکەم بڵاوکراوەی کوردی دادەنرێت. کام لەم وێنانەیە؟ پێمان بڵێ؟ بە یەکەم بڵاوکراوەی کوردی دادەنرێت. ئاگاداری کات بە پێمان بڵێ؟ ڕۆژنامەی ئین ڕۆژنامەی کوردستانە پێتەڵێنەوە؟ وەڵها یارمەتیەکەمەیەن تۆزێ. زۆر باشە وەری بگرین یارمەتیەکەیان؟ وەری بگرین؟ زۆر باشە با بزانین وەڵامەکە دروستە دەست خۆش وەڵامەکە دروستە پیرۆزە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە بڕی $50 بۆ هیوای هەمیشە بەختیاوەرە بێ لەگەڵمان بن لە بڕگەی و ناسینەوەی وێنە کاک سەلاحەدینمان لەگەڵام کاتت باش؟ کاتە باش بڕێت. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لەێوەش پیرۆز بێت. ئاسان پەیوەندێکت بۆ دووەرگیرا یاخود دەمێکە هەوڵەیە؟ وەڵا لە دوێنەوە هەشەوە هەڵێم بەسیکرم شەو بەسەم جارێک و حاولە وەرگیرە. کاتە چانسە هەیە توانیت پەیوەندێکە وەربگری بۆ هیوای بتوانی وەڵامێکی دروستیشمان بیتەوە. زۆر سپاس. زۆر باشە دەست پێ بکەین؟ فەرموو. زۆر باشە بە سیستەمی iOS کار دەکات. کام لە وێنانە بە سیستەمی iOS کارەکات؟ جارێ ناتوە سەر شاشە. زۆر باشە ئێستا وێنەکانیات جارێکی تر بۆتە خوێرمەوە بە سیستەمی iOS کارەکات. شارەزاییت هەیە؟ بەڵێ ئەی ئەپڵ. باشە شارەزاییت هەیە وایەک سەر وەڵامت دامەوە؟ وڵات تقریبا. زۆر باشە با بزانین وەڵامەکە دروستە یاخود نا بەڵێ پیرۆزە بوویتە براوی خەڵاتی بەرنامە کە پاکێجەکە لەلایەن شۆمارکێتی سلەیمانی و ئامادە کراوە ئەتوانی بڕۆیتە ئەوێ و بازاری کردن و پێداویستی خۆت بکەی بەپێی ئەو پاکێجەی بۆ دیاری کراوە لە هەمان بڕگەی ناسینەوەی وێنە ئاگادار بن ئەم بڕگەیە کاتی هەیە تۆ ئەبێ سێ وێنەکە ببینی پەیوەندی هەیە ببینینی خۆتەوە بۆ وێنەکان کاک عوسمانم کاتت باش؟ سڵاو لە بەدادیجان باشی؟ سڵاو لە تۆش ئەم کاتت باش؟ زۆر ساڵ باشە بۆ تۆش بەساغم مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. پیرۆز بێرە تۆ لە تاوای موسڵمانان ئینشاءالله. زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزای بڕگەکەیت؟ بەڵێ بەڵێ شەوان هەر دانیشتین بەدیارم بەرنامەیەوە دەستان خۆشە بەرنامەیەکی زۆر جوانە. دڵخۆشین ئێمەش بە بینەرەکانمانەوە جوانین. سەرکەوتوو بن ئینشاءالله. زۆر سپاس. دەست پێ بکەین ئامادەی؟ ئینشاءالله دەست پێ بکەین. زۆر باشە بەرزترین لووتکەچیای باشووری کوردستانە. بەرزترین لووتکەچیای باشووری کوردستانە. باشە.
باشە بەرزترین لووتکەچیای باکووری کوردستانە. باشووری کوردستانە. وێنەکانە باشووری بینیت؟ کوردستان. بەڵێ وێنەکانە بینیت؟ باشە. ABC کام وێنەیە؟ پێشمان بڵێ ناوەکەی. تکایە ئاگاداری کات بە کاتت تەواوە بێت؟ تکایە بەداخەوە کاتەکە تەواو بوو ئەبێ سوود لە کاتەکە وەربگری کاتێک هەیە بۆ دیاری کراوە لەو کاتە بێت وەڵامێکی دروستمان بیتێ و ناوەکەشیمان پێ بڵێ لووتکەچیای هەڵگوردا کە 3607 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە. ئێمە لا بڕگەی یەکەمین بڕگەی ناسینەوەی وێنە دیاری کورسات شەوانە بە درێژای مانگی ڕەمەزان کاتژمێر 11 لەگەڵتانە بەردەوامە بێت بە سپۆنسەری شۆ مارکێتی سلەیمانی ڕەمادە ئێمێراڵد هەروەها بەلەنجە بوتیک شێری لەگەڵ بەرگتروی یاقوت هەروەها دیارێکی تایبەتمان هەیە کە بۆ ئێوە ئامادەیە ئەویش ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6/2022 0 کیلۆمەترە براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هەروەها هێزی ئەسپی بەتوانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدا بەسمەیە و توانای ئیشکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجا کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆ سپۆرت. ئازیزانم ئێمە لە بڕگەی یەکەمین بڕگەی ناسینەوەی وێنە بۆ هیوای هەر بەڕێزێک ئەتوانێت پەیوەندێکە وەربگرێ بە خدیاوەری بێت. کاگ یوسف ئەم کاتت باش؟ کاگ یوسف دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەم کەرەوە بۆی سوود لە کاتەکەت وەربگری. بەڵێ دەنگی تەلەڤیزیۆنەکە کەم کەرەوە بە ئەرەک نەبێت. بەڵێ ئەم کاتەوە باش. باشی خانم مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. سەلامەت هەرەتێ زۆر سپاس. ناوی بەڕێز ئەگەر دووبارەی کەیتەوە بە ئەرگ نەبێت. چی دووبارە ناوی بەڕێزت؟ یوسف کاگ یوسف زۆر باشە. بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ زۆر باشە. دەست پێ بکەیت؟ بەڵێ زۆر باشە. لەگەڵمانە بە من زانیاریت پێیەم. وێنەکانە بینی لەسەر شاشە؟ نەخێرشتان ناو زۆر باشە. من زانیارەکەت بۆ خوێنمەوە تا ئەو کاتەی وێنەکەیت بزانم وێنەکە بینیت؟ هاتووە ئێستا؟ بەڵێ باشە ئەی بینیت؟ بەڵێ زۆر باشە. خانمە پێشکەشکارێکی ئەمریکیە بەهۆی پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیەوە ناوبانگێکی زۆری پەیدا کردووە. کام لەم سێ خانمەیە؟ خانمە پێشکەشکارێکی ئەمریکیە؟ بەڵێ وێنەکە هەڵببژێرە تکایە؟ پێمان بڵێ کێیە؟ ناوەکەشیمان پێ بڵێ؟ تکایە ئاگاداری کات بە کاتت تەواوە بێت. گوێت لە منە؟ چییە ناوەکەی؟ مایکل جاکسۆن تکایە بە بزانین کاتەکە تەواو بوو نەوتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە. وەڵامە دروستەکەش ئۆپرا وینفریە بۆ هیوایی کە کاتێکی تر بەختیا وەرێ بێ لەگەڵمانە بن لە هەمان بڕگەیە سۆمامان لەگەڵام کاتت باش؟ باسی بەڕێزم من باش مەگەر ئێوە باش بن. ئەمەش باشین تۆ باسی زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لەێوەش پیرۆز بێت. بینەری بەرنامەکەمانیت؟ بەڵێ دەمێک کە هەوڵەیە یاخود ئەم شەو هەوڵت داوە؟ لە پارەوە سەرەکانتان بەڕاستی زۆر زۆر قورس ئەمە ماوەستامان هەبوو لە مەکتەبی ئەم ساڵ دەستم قورسێژم ساڵ دەستان قورس کردووە. مامۆستایت؟ نانە ئەڵە مامۆستامان هەبوو وای ئەوە نا پرسیارەکانمان سەخت نییە. پێویستە کات زانیاری گشتیتان هەبێ زانیاری گشتەکانیش هەڵبژاردنمان پێتان ناوە کاتمان ناونەتێ کەواتە سەخت نییە. لەبەرەوە زیاتر لە 600 کەس تا ئێستا خەڵاتی وەرگرتووە لە پرۆگرامەکەی ئێمەوە کەواتە پارک ئەوەندە پار خەڵات وەرگیراوە پرسیارەکانمان سەخت نەبووە. بەڵام ئەکەوێت تۆ سەر چانسیش لە کۆتاییە وایە لە هەر بەرنمەیەکیشمانە زیاتر لە 20 کەس ئەگەر وەڵامی دروستی یابێتەوە خەڵاتی وەرگرتووە. کەواتە لێی گەڕی بۆ چانس یاخود زانیاری و هەیە لەگەڵ هوەرانێوانە چۆنە؟ لەگەڵ هوەران زۆر باشە. ئەساچین پرسیارەکەت لێکم زانیارەکەت بۆ باسەکەم تۆ دواتر پێمانەڵی لە چ بوارێکە زیاتر شارەزایت؟ والله باشم بواری هوەری تقریبان باشم بەس گۆرانی باشە. کەواتە چانس هەیە بوارەکەت هوەریە کە ئێستا زانیاریت پێڵم و وێنەکانیش ئەبینی ئێستا تۆ؟
بەڵێ زۆر باشە ئەیان ناسیت بەڵێ سێ کەسایەتی دیار ناوەکانیم پێڵی ئەوەی یەکەم حسەن نرسیا درود بۆ ڕۆحی پاکی ئەوەی درود بۆ ڕۆحی پاکی ئەوەی دووەم ناوەکەی سەر زمانە ئەزانم کێ کەسایەتی دیاری کوردە بەس ئێستا نازانم باش بەدڵنیایی ناوەکەی نازانیت دواتر ئەوەی دوایی زۆر باشە کاتە با کاتەکەت نەڕوات پرسیارەکە ئاکەم زانیارەکەت بۆ خوێنمەوە دواتر پێم بڵێ باشە بەڵێ لە تەمسیلی تەنەکەدا ڕۆڵی نەبینیوە ڕۆڵی نەبینیوە بەڵێ ڕۆڵی نەبینیوە تۆ ئەڵەی ئەی زۆر بە خێرایی وەڵامت دیامەوە دڵنیای وەڵی تەنەکەوە بزانم ئەو دوو کەسایەتی تیا بووە ئەوەنەی بزانم باشە کاتە ئەیان ناسیت بۆیە بەدڵنیایی بەڵێ ئەیان ناسم بەڵام ئەو فیلمی کە تۆ باسێکی زۆر کۆنە هیچ جیلی من هیچ نییە ڕاستەکەی بێگومان وایە بەڵام لە یادەوەری هەمومانە ئەمێنێتەوە و لەسەر زاری کەسەکانی ناو خێزانەکەمان جارێکی تر باس کراونەتەوە بەس ئاسانکاریم بۆ بابزانین ڕەنگا پێویستە بە ئاسانکاری من نەبێت پیرۆزە وەڵامەکە دروست بوو بووی تا خاوەنی خەڵاتی بەرنامە کە ژەمەخوانێکی بەربانگە بۆ خێزانێکی سێکەسی لە ڕەمادە ئێمەرەڵد بۆ هیوای هەمیشە دڵخۆش بن کۆبوونەوەی خۆشیتان هەبێ ئێمە لە بڕگەی یەکەم بووین کۆتایی پێهات بڕگەی یەکەم ئازیزانم ئەچینە وچانێکی کورت دوای وچانەکە ئەگەڕێنەوەلاتان بۆ بڕگەی پرسیار و وەڵام لەگەڵمانە بن ئەگەڕێنەوەلاتان بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرە تەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیت کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرێت. دووبارە سڵاوتان لێبێت لا بڕگەی دووەمەوە گەڕاینەوە لاتان بڕگەی پرسیار و وەڵام لێرە پرسیارێک ئاراستەی تۆکەین سێ هەڵبژاردنت ئەیرێت هەیە لەگەڵ ئەوەی کە کات تێنێ ئاگاداری کاتەکەت بە بۆی بتوانانی لە ماوەی ئەو کاتی کە بۆ دیاری کراوە تۆ وەڵامێکی دروستمان بیتەوە ببیتە براوەی خەڵاتی بەرنامە با بزانین بە هەمان شەوی بڕگەی یەکەم کێ ئەبێتە براوەی خەڵاتی بەرنامە و پەیوەندەکان کێ بن لەگەڵمانە بزانین لەم بڕگەیە چەند کەس بە خدیاوەری ئەبێ ڕێژینمان لەگەڵام کاتت باش؟ باشتر بۆ تۆ زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت دەتۆش پیرۆز سپاس زۆر سپاس با پرسیاری ئەو لێ بکەم لەگەڵ چەند سانیێوانە چۆنە؟ وەڵا تقریبا باشم تقریبا باشی باشە ئەی لەگەڵ زانیاری گشتیە وەڵا دایانم بۆ شانس ئەو یاندانی بۆ هیوای بەختێکی باشە هەبێ بتوانانی وەڵامێکی دروستمان بیتەوە چونکە ئەم بڕگەیە پەیوەندی بە زانیاری گشتیشەوە هەیە لەبەرەوەی سێ هەڵبژاردن تینێ و پرسیارێک ئاراستی تۆکەم دواتر تۆ وەڵامێکی دروستم بەرەوە ئامادەی دەست پێ بکەین ئێمەش ئامادەین و با دەست پێ بکەین شاری ئورفا دەکەوێتە کوێی کوردستانەوە شاری ئورفا دەکەوێتە کوێی کوردستانەوە باکووری کوردستان باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان ئاگاداری کاتەکەت بە وەڵامێکی دروستمان بەرەوە شاری ئورفا دەکەوێتە کوێی کوردستانەوە باکووری کوردستان باشووری کوردستان ڕۆژئاوای کوردستان ڕۆژئاوای کوردستان تۆ ئەڵێ ڕۆژئاوای کوردستان دڵنیایت؟ هاوکاریمکە خۆی کە هەڵبژاردننی تیا بوو ئەمە خۆی لە خۆیان هاوکاریەکە بۆ تۆ وایە؟ نەتوانی ببوورە؟
کاتەکە تەواو بوو نەتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە ئەگەر ئەو وەڵامەشمان وەربگرتایە وەڵامەکە دروست نەبوو بەڵکو باکووری کوردستانە بەو هیوای کاتێکی تر بەختیاوەرە بێت و بتوانی وەڵامی دروستمان بیتەوە لەگەڵمانە بن لا هەمان بڕگەی پرسیال و وەڵام ئەم بڕگەیە لەگەڵەوەی کە پێویستیت بە چانس هەیە بەڵام پێویستی و بە زانیاری گشتی هەیە لەبەرەوەی کە زانیارەکانمان گشتین هەروەها هەڵبژاردننی هەیە و سی چرکە کاتی هەیە بێ ئاگاداری کاتەکەت بیت کات محەممەد ئەم کاتت باش؟ ئەم کاتی تۆش باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس لێوەش پیرۆز بێت زۆر سپاس لەگەڵ زانیاری گشتیانێوانە چۆنە؟ والله هیچنەوەتی ئەزانم بەزیتر شانسی خۆمەگەرەوە بزانم بۆ هیوای چانسە هەبێت مادەم کە تۆڵی لە سەدانەوەتی ئەزانی بۆ هیوای چانسە هەبێت و بتوانی وەڵامی دروستمان بیتەوە ئامادەی دەست پێ بکەین؟ زۆر باشە ئێستا پرسیارەکەت ئاراستاکەم فەرهەنگی خەم ناونیشانی کۆمەڵە شعرێکە لە چەند بەرگێکدا شاعیرەکە ناوی چییە؟ جەمال شاربەعژێری کاکەی فەلاح حەسیب قەرەداغی تۆ هەڵبژاردنێکە تۆ وەڵامێکی دروستمان بەرەوە فەرهەنگی خەم ناونیشانی کۆمەڵە شعرێکە لە چەند بەرگێکدا شاعیرەکە ناوی چییە؟ جەمال شاربەعژێری کاکەی فەلاح حەسیب قەرەداغی ئاگاداری کات بە بەس بە حەسیب قەرەداغی بێت تۆ ئەڵەی حەسیب قەرەداغی دڵنیای لە وەڵامەکەت شارەزایت هەیە؟ واللهی بۆ ئەویانەوە شارەزایت نییە؟ تەنها شانسێک سی هەڵ ئەبژێری حەسیب قەرەداغی بابزانین وەڵامەکە دروستە یاخودنا بەڵێ وەڵامەکە دروستە پیرۆزە خەڵاتی تۆش بڕی $50 بەو هیوای هەمیشە بەختیاوەرە بێت بابزانین کێمان لەگەڵایە هەڵاڵم کاتت باش؟ ئەم کاتی تۆ باشخانم جان چۆنی؟ زۆر سپاس من باشم ئێوە چۆنن؟ زۆر سپاسگەرە بێوە باشن ئێمە باشین دڵخۆشی ئێمەش لەگەڵ هی ئێوەیە تەندروست باشی بۆ ئێوە ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ زۆر باشە وەختێکی باش بۆ تۆ پرسیارەکەت ئاراستە ئەەکەم هەروەها سێ هەڵبژاردنە هەیە ڕوونکردنەوەت بۆ ئەەکەم پێش ئەوەکو هاوکاریەک سێ هەڵبژاردنە هەیە لەگەڵ ئەوە شاسی چرکە کاتە هەیە پێویستەکات تۆ لەو کاتەیە وەڵامێکی دروستمان بیتەوە باشە گیانەکەم؟ گوێت لە منە؟ بەڵێ زۆر باشە کە پرسیارەکەم کرد بەس پێشەکی پێت ئەڵم لەگەڵ زانیاری گشتیان ێوانە چۆنە؟ وڵا کەمێک باشم کەمێک باشیت واتە زۆر نا لێگەڕی بۆ چانس زۆر باشە کەواتە بەختێکی باش بۆ تۆ بۆ هیوای بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە کام لەم پێگە ئەلکترۆنیانە کۆنترینیانە کام لەم پێگە ئەلکترۆنیانە کۆنترینیانە گوگڵ یاهوو تویتەر هیچیانە بەکارهێناوە شارەزایت هەیە؟ ناوەڵا بەکارێ نەهێناوە بەڵام چانسی خۆت ئەوەیە کە پرسیارەکە سەبارەت بە ئەلکترۆنیەکانە چ پێگەیەکی ئەلکترۆنی بەکارێنی تۆ؟ کامیان بەکارهێنی ڕۆژانە سوود لە کامیان وەرەگری کاتەکە تەواو بێت کە وەڵامێکی دروستم بەرەوە بەداخەوە نەتوانی وەڵامێکی دروستم بیتەوە کاتەکەت تەواو بوو وەڵامە دروستەکە ژیاهووە بزانین کاک جاسمم کاتت باش؟ ئەم کاتت باش بڕێ زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت ڕەمەزان لەم لای پیرۆز بێت زۆر بەڕێزنیەوە سپاس پاربینەری بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس پاربینەری بەرنامەکەمان بوویت یاخود هەر ئەم ساڵ وەڵاهی سوتفای ئێستا چینە سەری سوتفای کریانی کەواتە تۆ زۆر بە ڕێکەوت سەیری بەرنامەکەت کردووە لەگەڵەوەشە چانسە هەبوو پەیوەندەکەت بە وەرگیراوە زۆر باشە هیوادارم لە پرسیارەکە و لە وەڵامدانەوەکە چانسە هەبێت بە هەمان شێوە پەیوەندیەکەت زۆر باشە دەست پێ بکەین ئینشاءالله بەختێکی باش بۆ تۆ وڵاتی پورتوگال لەگەڵ چەند دەوڵەت هاوسنوورە وڵاتی پورتوگال لەگەڵ چەند دەوڵەت دراوسەیە باشە سێ وڵات دوو وڵات یەک وڵات سێ وڵات دوو وڵات یەک وڵات زانیاری هەیە لەسەری وڵاتی پورتوگال بەڵێ لەگەڵ چەند دەوڵەت دراوسەیە زانیاریت هەیە؟ وڵای زۆر زانیاریشم نییە بەس وەک پەیوەندیەکە بە چەند سەڕۆی لەگەڵ وەڵامەکەیە؟ بەڵێ زۆر باشە وەڵامێکی دروستمان بەرێ پورتوگال چەند دەوڵەت دراوسەیە لەگەڵ دوو دەوڵەت کاتەکەت تەواو بوو بەداخەوە
وەڵامەکەشت وەرگیرا بەڵام دروست نەبوو لەگەڵ یەک وڵات دراوسەیە بۆ هیوای کاتێکی تر بەختیاوەرە بێت و بتانی پەیوەندیەکەت وەربگریتەوە و لەگەڵ مانابیت لە هەمان بڕگایە ئەمێنینەوە کاکسۆرانم کاتت باش؟ هەموو کاتێکە باشی بەڕێز زۆر سپاس من باشم ئێوە چۆنن؟ سپاس دەکەم بەڕێزی سپاس یاخوا هەمیشە باش و دڵخۆش بن. زۆر سپاس. زۆر باشە ئاسان پەیوەندەکەت بۆ دووەرگیرا یاخود دەمێکە هەوڵەیە؟ وەڵایی تقریبا 2 ڕۆژە خەریت. بۆ هیوای بەختیاوەرە بێ لەگەڵ زانیاری گشتیانێوانە باشە؟ وەڵایی وەسەط. وەسەط. بەڵێ. زۆر باشە. ئەی لەگەڵ جۆری ئۆتۆمبیل؟ تۆزێ باشی. کەمێک باشیت. بەڵێ کەمێک. زۆر باشە. پرسیارەکەت پەیوەندی هەیە بە ئۆتۆمبیلەوە بۆیە پرسیارم کرد. بەڵێ. زۆر باشە. ئامادەی دەست پێ بکەم؟ بەڵێ. باشە. بەختێکی باش بۆ تۆ. لۆگۆی کام لەم ئۆتۆمبیلانە وێنەی ئەسپی تێدایە؟ لۆگۆی کام لەم ئۆتۆمبیلانە وێنەی ئەسپی تێدایە؟ ئەسپی تێدا؟ بەڵێ کادیلاک، فیراری، ئینفینیتی. کادیلاک. پیاوان زیاتر شارەزاییان هەیە لە ئۆتۆمبیلا وایە؟ لە جۆرەکانیان؟ تۆزێ ئۆتۆمبیلانە دەگمەن لەبەرەوە. بەڵێ بزانم شارەزاییت هەیە و پێمان بڵێ کامەیانە؟ وەڵایی گومان بۆ کادیلاکە. وەڵامێکی دروست کاتەکە تەواوە بێت؟ بەداخەوە کاتەکە تەواو بوو بەڵام ئەگەر کاتەکەش بمایە وەڵامەکە دروست نەبوو فیراری بوو بۆ هیوای کاتێکی تر بەختیاوەرە بێ لە هەمان بڕگەیە ئەمێنینەوە بڕگەی پرسیار و وەڵام. لاسمان لەگەڵ ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ ئەم کاتۆ باش. زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. زۆر سپاس لێوەش پیرۆزە. زۆر سپاس. بینەری بەرنامەکەمانی شارەزای بڕگەکەی؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە. ئامادەی دەست پێ بکەین؟ بەڵێ. زۆر باشە بەختێکی باش بۆ تۆ. هەلیکۆپتەری ئاپاچی دروستکراوی کام وڵاتە؟ هەلیکۆپتەری ئاپاچی دروستکراوی کام وڵاتە؟ ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا. شارەزاییت هەیە؟ بەڵێ. باشە. بزانم شارەزاییت هەیە؟ ئەمریکا. تۆ ئەڵەی ئەمریکا. شارەزاییت هەیە؟ وەڵاهی بیستومە. تەنها بیستوتە. با بزانین هاوکارانمان وەڵامەکە دروستە بەڵێ پیرۆزە بوویتە براوەی خەڵاتی بەرنامە بە هیوای هەمیشە دڵخۆشبی کە بڕی $50 لەگەڵمانە بمێنەوە لە هەمان بڕگەیە بزانین کەیتر وەک پەیوەندەکانی تر ئەتوانێت بەختیاوەری بێت و چانسی هەیە ئێمە دیاری تایبەتمان هەیە جگە لە دیارەکانی ناو بەرنامە ئەویش ئۆتۆمبیلێکی شێری ئاریزوی 6 2022 0 کیلۆمەترە لێرەیە پرسیارەکەمان پەیوەندی هەبوو بە ئۆتۆمبیلەوە پێشتر بۆیە جارێکی تر بۆتان ڕوونەکەمەوە ئۆتۆمبیلەکە براندی شێریە هەروەها جۆری ئاریزوی 6 بزوێنەری 1.5 تۆربووی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتی لیدا کوشتنی جلدە هەروەها بەسمەیە و توانای ئیشکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجا کامێرای دواوەی هەیە گەشتبینمان لەگەڵ ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش خاڵم زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە خۆشی پیرۆز سپاس دەکەم زۆر سپاس بینەری بەرنامەکەمانیت؟ بێگومان زۆر باشە لە پارە و بینەری یاخود ئەم شەو یاخود ئەم ساڵ وڵا لە پارە هەوڵێم ئەم شەو بمردیە لاشریە یەکەم جارە بۆ دووەربگیرێت بێگومانە ڕۆڵە دڵخۆشم بۆ هیوایی کە بەختیاوەرە بێت لەگەڵ مانای دەست پێ بکەم ئامادەی؟ گیان بەڵێ زۆر باشە 1 هێکتار چەند مەتر دووجایە؟ 1 هێکتار چەند مەتر دووجایە؟ 7000 5000 10000 ئاگاداری کات بە بەسەرچاو بۆت ئەڵێمەوە 1 هێکتار چەند مەتر دووجایە؟ 1 هێکتار چەند مەتر دووجایە؟ 7000 5000 10000 ئاگاداری کات بە با 10000 بێت با 10000 بێت شارەزاییت هەیە؟ نەوەڵا خۆشەمسیە وەکو چانسێک تەنها وەڵامێکی دروستت داوەتەوە یاخودنا نازانی لێگەڕین با بزانین هاوکارانمان بەڵێ پیرۆزە
وەڵامەکە دروست بوو کەواتە چانسک هەبوو بۆ هیوای هەمیشە چانسک هەبێ بوویتە براوەی خەڵاتی بەرنامە کە پاکێجێکی تایبەتە لەلایەن شۆ مارکێتەوە ئەتوانی بڕۆیتە ئەوێ و بازاڕیکردن و پێداویستی خۆت بکەی بۆ هیوای هەمیشە بەخت یاوەرە بێ لەگەڵمانە بمێننەوە لە هەمان بەڕگەیین بزانین کەیتر ئەتوانێ وەڵامێکی دروستمان باتەوە با بزانین کێمان لەگەڵا بێت نیهاتمان لەگەڵایەم کاتت باش؟ ئەم کاتێک خۆت باشتر زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێ زۆر سپاس بینەری بەرنامەکەمانی شارەزای ئەم بڕگەی وەڵی سەکردمە سەری و ئیتر وا شانسەکەم هات بۆ هیوای هەمیشە ئاوا چانسە هەبێ سەلامەتی زۆر باشە لەگەڵ ئۆتۆمبیلە نێوانە چۆنە شارەزایت بەڵێ زانیاریت هەیە لەسەر ئۆتۆمبیل شارەزایت وەڵی بەڵێ تقریبان تقریبن پیاوان هەمیشە زیاتر شارەزای جۆری ئۆتۆمبیلن وایە وەڵی باش تقریبان زۆر باشە بۆ هیوایی چانست هەبێت و بتوانی وەڵامێکی دروستمان بیتەوە ئامادەی دەست پێ بکەین زۆر باشە ئۆتۆمبیلی ئینفینیتی بەرهەمی کام کۆمپانیایە ئۆتۆمبیلی ئینفینیتی بەرهەمی کام کۆمپانیایە تیۆتا نیسان فۆرت ئینفینیتی بەڵێ بەرهەمی کام کۆمپانیایە تیۆتا نیسان فۆرت شارەزایت یاخود تەنها بۆ چانس ئۆتۆمبیلت هەیە خاوەنی ئۆتۆمبیلی تۆڵەی تیۆتا خاوەنی ئۆتۆمبیلیت شۆفێریەکەی بۆ هیوای هەمیشە گیانت سەلامەت بێ دووربی لە ڕووتاوی هاتوچۆ با بزانین وەڵامەکە دروستە یاخود نا بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو وەڵامە دروستەکە نیسانە بۆ هیوای کاتێکی تر بتوانی پەیوەندێکە وەربگریتەوە بەخت یاوەرێ بێ لە هەمان بەڕگەیە ئەمێنینەوە بەرگەی پرسیار و وەڵام تکایە هەر پەیوەندیەک وەرەگیرێت ئاگاداری کات بن بۆی سوود لە کاتەکە وەربگرن بتوان وەڵامێکی دروستمان بنەوە ئەم بەرگەی پەیوەندی بە چانسەوە هەیە و لەگەڵ ئەوەشا پەیوەندی بە زانیاری گشتی هەیە پێویستە کات تۆ کەسی هەڵبژاردن تەیرێتێ یەکێک لە هەڵبژاردنەکان شارەزاییت هەبێت و وەڵامێکی دروست بیتەوە سێوەندمان لەگەڵام کاتت باش سێوە ئەم کاتە بەڵێکیان ئەم کاتی خۆش باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێ لە تۆش لە هەموو لای پیرۆز سپاس دەکەم جان سپاس شارەزای بڕگەکەی بەڵێکیان فەرموو زۆر باشە لەگەڵ مێژووە نێوانە چۆنە خۆم ئەدەبیم وەڵایتر هیوادارم باشیش بێ کەواتە بیزانی پرسیارەکەوەیە ئیشەڵڵا بۆ هیوای بەختێکی باشە هەبێ دەست پێ بکەین با دەست پێ بکەین زۆر باشە کام لەم دەسەڵاتدارانەی عێراق 23 ساڵ ژیاوە کام لەم دەسەڵاتدارانەی عێراق 23 ساڵ ژیاوە تەمەنی 23 ساڵ بۆ تەمەنی اختیارەکان بخوێنەرەوانیان بێت بە چاوان بۆتە خوێنمەوە فەیسەڵی یەکەم مەلیک غازی فەیسەڵی دووەم باشە تکایە کام لەم دەسەڵاتدارانەی عێراق 23 ساڵ ژیاوە فەیسەڵی یەکەم مەلیک غازی فەیسەڵی دووەم تۆوتت ئەبێ شارەزاییت هەبێت خوێندکاری وایە؟ ئەرەوەڵا زۆر باشە هیوای سەرکەوتنە بۆ خوازم تۆ ئەڵەی با مەلیک غازی بێت بەڵێ ئەمە بۆ چانس هەڵت بژاریا خود بۆی کە خۆت خوێندکاری تو شارەزاییت هەیە وەڵایی بە چۆن ساڵم بژار بە چانس خوێندکاری چ قۆناغێکیت؟ خوێندکاری پۆلی دوانزەم پۆلی دوانزە هیوای ئەوەی کە نمرەی باش بەدەست بێنی سەرکەوتوو بیت بابزانین وەڵامەکەت بەداخەوە وەڵامەکە دروست نەبوو بۆ هیوای کاتێکی تر بەخت یاوەرە بێت فەیسەڵی دووەم وەڵامە دروستەکە بوو لەگەڵمانە بن ئێمە لە هەمان بڕگەیین بەرگەی پرسیار و وەڵام با بزانین زۆر باشە هاوکارانم پێمەڵێن وچانێکی کورد وەرەگرین ئەگەڕێنەوە ئەچینە بڕگەی سێم بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەر ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە
شانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر، چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆکرێت. گەڕاینەوەلاتان لە بڕگەی سێمە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی بەرهەممان لەگەڵ ئەم کاتت باش؟ ئەم کاتێک توش باش. زۆر سپاس. تەندروستی چۆنە؟ الحەمدلله زۆر سپاس مەمنون. یاخوا هەمیشە باش بن. بینەری بەرنامەکەمانی شارەزای ئەم بڕگەی؟ بەڵێ بەڵێ بەڵێ. زۆر باشە. بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانیە. لەگەڵ هونەری کوردیان ئێوانە چۆنە؟ وەڵا باشین. باشیت. کەواتە من ئێستا شعرێک بۆ تۆ ئەخوێنمەوە، دواتر تۆ پێم بڵێ کێیە، هونەرمەندەکە کێیە و گۆرانیەکە کامەیە، باشە؟ با دەست پێ بکەین بەختێکی باش بۆ تۆ. شعرەکە هاتوۆتە شاشە ئەیبینیت؟ زۆر باشە، با دەست پێ بکەین. لەوەتەی تۆم خۆشویستووە، خەوەکانم سەوز بووە، حەقمە بگریم تۆ لە ناو چاوەکانما سەوز بووی. کام هونەرمەندەیە؟ گۆرانیەکە کامەیە؟ بەڵێ بەڵێ. لەوەتەی تۆم خۆشویستووە، خەوەکانم سەوز بووە، حەقمە بگریم تۆ لە ناو چاوەکانما سەوز بووی. باشە، حەقمە بگریم تۆ لە ناو چاوما سەوز بووی. گوێبیستی بووی پێشتر؟ بەڵێ بەڵێ. باشە، کێ هونەرمەندەکە پێم بڵێ؟ تکایە؟ کاتەکە تەواو بۆ بەس وەک هاوکاریەک ناوەکەیمان پێ بڵێ لێت وەرەگرین. عەدنان کەریم. تۆڵێ هونەرمەند عەدنان کەریم، با پێکەوە گوێی لێ بگری. لاوەتەی تۆم خۆشویستووای، خۆشویستووە، خەواکانم سەوز بووە. لاوەتەی تۆم خۆشویستووای، خۆشویستووە، خەواکانم سەوز بووە. حەقمە بگیریم، حەقمە بگیریم تۆ لە ناو چاومە سەوز بووی. بۆ گێریانی من نەبووایە تۆ بەبێ ئەو گەورە بووی. پێکەوە گوێمان لێبوو هونەرمەندی کۆچکردو و حەمەی نێرگێز درود بۆ ڕۆحی پاکی. پەیوەندی دوای ئەوە وەرئەگرین. کێمان لەگەڵایە؟ کاک سەلاح ئەم کاتت باش؟ ئەم کاتێ جەنابێ باش. زۆر سپاس. مانگی ڕەمەزانە پیرۆز بێت. لێەوەش پیرۆز وێلام و مسلمان ئینشاڵڵا. زۆر سپاس. لەگەڵ شعر و گۆرانیان ئێوانە چۆنە؟ وەڵایەتی گوێی لێگرین باش. ئەی ناسیتەوە شعرەکان؟ وەڵایەتی تا ڕادەیەک. زۆر باشە. بۆ هیوای بەختێکی باشە هەبێ. ئێستا شعرێک لەسەر شاشەیە، منیش بۆتە خوێنمەوە، دواتر پێم بڵێ هی کام هونەرمەندەیە و کام گۆرانیە. باشە، دەست پێ بکەین؟ بەڵێ بەڵێ. زۆر باشە. بڕوام نەبوو ڕۆژێک دادێ، تۆش ئەبیت بە یادگاری، ئەبی بە قوڵپی فرمێسک و لە چاوانمە ئەباری. گوێت لێ بۆ پێشتر؟ ئەیوب عەلی. ئەیوب عەلی هونەرمەند. بەڵێ. تۆڵێ هونەرمەند ئەیوب عەلی. هاوکاریەک دەکەم پێت هەڵێم ئەو ناوە بگۆڕە، ئەو نییە. بەڵێ. ئاگاداری کات بە. بەڵێ. وەڵی پورا وەڵی ئێستا نایەتوە وەڵی دەجاری گوێم ئەتوانم داوات لێکم بۆمان بڵێ؟ نەبوو ڕۆژێ دادێ. بەڵێ، بەس ئاوانە بە گۆرانیەکە بۆم بڵێ. وەڵی لەم کاتیا تۆزە قورسە. هاوکاریم کردی، وەڵامەکەشت گۆڕی، کاتەکەشت تەواو بووە، با پێکەوە گوێی لێ بگرین. بڕوام نابوو ڕۆژێ دادێ تۆشە بیت بە یادگاری، ئەبی بە بۆ لێ فرمێز بوو لە چاوان مەباری.
لێ فرمێز بوو بە چاوان ناباری بڕواناکەم تۆ دێڵێ بەڵێ گوێمان لێ بوو هونەرمەندی ئازیز هونەرمەندی دەنگخۆش سامان عومەر هیوای تەمەندرێژی بۆ خوازین کاک ئەمیرەم کاتت باش ئەم کاتت باش سلامتی دادی زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت خۆش بیا خۆش سلامتی زۆر سپاس لەگەڵ شعر و گۆرانیان ئێوانە چۆنە وەڵا باشە شارەزایت هەیە بەڵێ زۆر باشە کەواتە ئێستا شعرێک گێتە سەر شاشە تۆی بینی منیش بۆتە خوێنمەوە دواتر پێم بڵێ هی سەلام کام بیا. هونەرمەندەیە باشە دەست پێ بکەین بەڵێ زۆری ژنەما من بمرم دەردێ بگرم ئازاری دڵ بچێژم لە دووری تۆ من بێکەسم دەردێ ئەگرم هێدی هێدی غەم ئەنۆشم گوێت لێ بووە؟ کاک بەڵێ. ئەمیر گوێت لێ بۆ پێشتر هەستەکەی گوێت لەم گۆرانیە بۆ کە شعرەکەی ئەبینی؟ تکایە ئاگاداری کات بە کاتەکە تەڕوا ناوی هونەرمەندەکەمان پێ بڵێ کاتەکە تەواوە بێت سامان عومەر هونەرمەند سامان عومەر پێشتر بوو بەداخەوە با پێکەوە گوێ لە گۆرانیەکە بگرین و دواترە زانین زۆریش نەماهمل بمرم دەردێ بگرم ئازاری دڵە بچێژم لە دووری تۆ من بێکەسم دەردێگرم هێدی هێدی غەم ئەنۆشم زۆریش بەڵێ پێکەوە گوێمان لێ بۆ هونەرمەندی ئازیز و بەتوانە هونەرمەند ئەش دەروابی هیوای تەمەندرێژی بۆ ئەخوازین لەگەڵمانە بن لە هەمان بڕگەیە بڕگەی ناسینەوەی شعر و گۆرانی ئەم بڕگەی پەیوەندی بە هونەرەوە هەیە پێویستەکە تۆ شعرەکە بناسیتەوە تاوەکو دواتر پێمان بڵێ هونەرمەندەکە کێیە گۆرانیەکە کامەیە دڵیام هەموو ئەو شعرانی کە ئێمە جارێکی تر لێرەیە ئەی خوێنینەوە بەرگوێمانەکەیتەوە گۆرانیەکان گوێتان لێ بووە هەمی هونەرمەندی بەتوانان هونەرمەندی گەورن مامۆستان لە ناو هونەری ڕستنی کوردیە دڵنیام گوێتان لێ بۆیە تەنها پەیوەندی بە ئەوە هەیە ورتر بیخوێنیتەوە و گوێی لێ بگری ئاری ئەم کاتت باش زۆر سپاس مانگی ڕەمەزانە پیرۆز بێت زۆر سپاس لە تۆ پیرۆز بێت سپاس ئەم بڕگەیە شارەزایت بەڵێ تقریبا پێت چۆنە ئەم بڕگەیە بڕگەی شیعر و ناسینەوەی شیعر و گۆرانی بەڵگەیەکی باشە وەڵا ئەگەڕینەوە جارێکی تر بۆ نێو دەنگی هونەرمەندانی کورد وایە بەڵێ بەڵێ زۆر باشە ئێستا شعرەکە خوێنینەوە لەسەر شاشەیە ئەیبینی ئێستای بینم بڵێ زۆر باشە من هۆگری عشقت نابم چونکە دڵم ماڵی ژانە دەتۆش بڕۆ بۆ لای یەکێ کەبیر لە خەم نەکاتەوە دنیا بارکە باکی نەبێ ئاور لە کەس نەداتەوە گوێت لێ بووە کاتی ئەم شعرە ئەبینی هەستەکەی بە دەنگەکەی گوێت لێ بووە والله غريبني ناس يعني باشە هاوکاری تەکەم هاوکاری تەکەم گوێی لێ بگری دواتر پێم بڵێ کێیە بەڵێ زۆر باشە با پێکەوە گوێی لێ بگرین چونکە دڵم ماڵی شانە لە سەرمایەی خۆشەویستی تەنیا بەشەمدا بڕانە لە توش بڕۆ گوێت لێ بوو کاگاری کاگاری گوێت لە منە بەداخەوە ئێمە هاوکاریمان کردی بۆی کە گوێ لە دەنگەکە بگریت و دواتر پێمان بڵێ ئەم خاتونەکەیە خاتونی ئازیز خاتو تارا ڕەسوڵ هیوای تەمەندرێژی و بەردەوامی بۆ ئەخوازین بۆ هیوای هەمیشە بەردەوام گوێمان لە بەرهەمەکانی بێ ئەم بڕگەیە پەیوەندی بە هونەری گۆرانی و هونەری کوردیەوە هەیە هەمووی هونەرمەند و مامۆستای گەورن کە لێرە ئێمە جارێکی تر بەسەریانەکەینەوە بۆی پێکەوە گوێی لێ بگرین و تۆش تێکست و شعرەکان بناسیتەوە لەگەڵمانە بن بزانین لەم پەیوەندیانەیە و لەم بەرگانەیە کێ ئەبێتە براوی خەڵاتی بەرنامە کێ نێوانی لەگەڵ هونەری گۆرانیە باشە
ئەم شەو ئەم بڕگەیە کۆتایی پێێت بەڵام پێشتر پێتانەڵێمەوە شەوانە کاتژمێری 11 بە درێژای مانگی ڕەمەزان دیاری کورسات ئەبێتە میوانی ماڵەکانتان بە سپۆنسەری شۆمارکەتی سلەیمانی شێری هەروەها ڕەمادە ئێمێراڵت بەلەنجە بوتیک بۆ دیزاینکردن و ئامادەکردنی جلوبەرگە کوردیەکانم هەروەها دوورینی لەلایەن بەرەکدروی یاقوتەوە هەروەها دیاری تایبەتی هەیە کورسات ئێوەی لەبیر نەکردووە ئەویش ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2022 هەروەها براندی شێریە جۆری ئاریزۆی 6 بزوێنەری 1.5 تۆربۆی 4 پستۆنە هێزی ئەسپی بە توانای 147 هێزی ئەسپە بە دوو تایبەتمەندی جیاواز بەردەستە لایتیلیدا کوشتنی جلدە بەسمەیە و توانای ئیشکردنی هەیە لە دوورەوە شاشەی سەرەکی 8 ئینجە هەروەها کامێرای دواوەی هەیە دوو شێوازی لێخوڕینی هەیە بە ئیکۆسپۆرت. ئازیزانم ئەم شەو ئێمە ماڵ ئاوایی ئەەکەین بەڵام بەر لەوەی کۆتایی پێبێ ئەچینە لای پرۆمۆیەک و دواتر بەجێتان هێڵین بۆ ئەم شەو کاتێکی خۆش و ماڵ ئاوا. بەرنامەی دیاری کورسات ئۆتۆمبیلێکی 2023 0 کیلۆمەتر ئەکاتە دیاری بۆ بینەرەکانی. ئەگەرە تەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی شێری ئاریزۆی 6 2023 ئەوە تەنها یەک کورتەنامە بنێرە و چانسی خۆت تاقیب کەرەوە. نردنی یەک کورتەنامە کە نرخەکەی تەنها 1000 دینارە چانسی ئەوەت پێیات کە ببیتە براوەی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر. ئەگەر تۆ ئێستا کورتەنامەت ناردووە و ئەتەوێت ببیتە خاوەنی ئۆتۆمبیلێکی 0 کیلۆمەتر چاوەڕوان بن لە سێهەم شەوی جەژندا تیر و پشکی بۆ کرد.